دوای بەڕێکردنی مانجی ڕەمەزانی پیرۆژ و جەژن بەداخەوە چەند ڕووداوێک لە ناو شاری هەولێر ڕوویدا، بەڵام ئەو تاوانانە کە ڕوویداوە لە تاوانانە چەند کەسێک دەستگیر کراوە، چ ئەوانەی لە لای پۆلیسی هەولێر دەستگیر کرا، چ ئەوانەی لەلایەن هەباڵانم برادران لە ئاسایشی هەولێر کە تەسلیم بەوان بوون، ئەوان تەسلیمی ئێمایان کردو. ئێستا لێکۆڵینەوە لەو ڕووداوانە بەردەوامن. ئەو ڕووداوانی کە ڕوویدا بە تایبەتی ئەوەی دوونێ پێشتر ڕوودا و لەو بابەتە هەبووە، ساڵێک دو ساڵ بەر لە ئێستا ڕووداوی کوشتن هەبووە، دوو کەس لەو کەسی ئەوانە کوژرا بوو. تاوانبار ڕای کردبوو کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بووە، تا ئێستاش ئەو کاسەی کە ڕای کردبوو هەڕای کردووە. دەرەنجام ئەو ڕووداوی دوێنێ ڕوویدا بەداخەوە کە بۆ هۆی گیان لە دەستدانی دوو کەس. ئەوانی تر ڕووداوەکانی تر زۆربیان ئەو تاوانبارانە دەستگیر کراون، یەک دوو پەراوی لێکۆڵینەوە ماوە کەسەکان دەستگیر نەکراون. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس بە هاوکاری لەگەڵ دەستگا ئەمنیەکانی تر و ئاسایشی هەولێر بەردەوامین بۆ بەدەداچوون و دەستگیرکردنی ئەمە ئەو تاوانبارانەی کە لەو ماوەیە تاوانیان ئەنجام داوە. چەند ئێمە وەکو دەستگا ئەمنیەکان شەوانە ئەوانەی کە دەیانگرین خەڵکەکی ئێزگار زۆر لەسەر چەک گیراوە، پێشتر لەسەر چەک هەڵگرتنی چەک ئیجراعاتی پێویست بەرامبەر کراوە. لە یەک جاردا لە یەک ڕۆژدا ماوەیەک بەر لە ئێستا کە 110 کەس دەستبەست لەسەر گرتکردنی چەک و چەک دەستگیر کرابوو، بێ لەوانەی کە لەلایەن ئاسایشەوە دەستگیر دەکرێن لەسەر چەک. ئیجراعات بەرامبەر بەو کەسانە بەردەوامە، بەڵام بڵێن وڵات چەک بتوانین هەمووی بن بڕکەین تا ئێستا نەمانتوانیوە.